نازانم تۆ کێکی ئێستا بینێریان ڤیدیۆی، بەڵام دڵنیام بیستوتە تەلەبێ وا هەبووە لە پۆلی 12 سەعید زۆر کردو زۆریش خۆی ماندوو کردووە بەڵام دەرەجەی بەرزی نەهێناوە. وە لە بەرامبەریشا تەلەبە هەبووە کە ڕۆژانە 4 بۆ 5 سەعات سەعی کردووە و نمرەی 90 بەدەستهێناوە. ئەرێ هەر بەڕاست ڕێیتی ئەچێ کە تەلەبەیەک ڕۆژی 12 سەعات بخوێنێ و دەرەجەی کەمتر لە تەلەبێک بێنێ کە ڕۆژی 4 بۆ 5 سەعات سەعی کردووە، بەڵێ بە دڵنیاییەوە. بەڵام قەت بیرت کردووەتەوە بڵێ ئەم شتە بۆچی ئاوهایە؟ ئەو تەلەبەی کە 90 هێناوە هەر بە عایلی زیرەکن و هەموو ساڵە یەکەم بووە و ئەوەشی کە تەمەڵ بووە یاخود دەرەجەی نێناوە مێشکی هەر بای ئەوە نەئەهێنێ یان نهێنی سەرکەوتن لە پۆلی 12 و هێنانی نمرەی بەرز پێوەستە بە شتێکی جیاواز لەوانەوە. ئەگەر ئەتەوێ وەڵامیان پرسیارانە بە شێوەیەکی زانستی دروست وەربگری ئەوە لەگەڵ نادمێنەرەوە. ئەسەلامو عەلەیکوم، دوای ماوەیەکی زۆر لە داپڕان لە ڤیدیۆیەکی نوێ تایبەتەوە گەڕامەوە خزمەتتان. سەرەتا بۆ ئەوانەی کە تازەن لە چەناڵی ئەمجێتی بوو من ناناسن، من ناوم محەممەد جەعفەرە، خوێندکاری کۆلێژی پزیشکی دانم لە زانکۆی سلێمانی. ماوەی 4 ساڵە بەشداریم کردووە لە ڕێنماییکردن و ئامۆژگاریکردنی خوێندکارانی پۆلی 12 و خاوەنی ئەزموونێکی زۆرم لەو بارەیەوە. و سەرکەوتن لە پۆلی 12 ناوی ئەو پاکێجەیە کە ساڵانە بە شێوەی خول و سیمینار پێشکەشی خوێندکاران یەکەم بە خۆڕایی. و بڕیارمدا ئەم پاکێجە بە شێوەی ڤیدیۆ تۆمارکەم بۆ ئەوەی لەمە دوچیتت پێویست نەکا خوێندکار پارە بە خولی ڕاوێژکاری بدات. بۆیە ئینشاڵڵا لەم ڤیدیۆیە بەیەکەوە باسی چەند بابەتێکی گرنگەکەین بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارانەی کە لە سەرەتای ڤیدیۆکەوە باسم کرد. بەڵام پێشەوەی بچمە ناو قۆڵای بابەتەکانەوە یەک ڕوونکردنەوەی بچووک. هەر شتێک کە لەم ڤیدیۆیە ئەیبیستن لە دوو شتەوە سەرچاوەی گرتووە: ئەزموون لەگەڵ زانست کە هەردووکیان تەواوکەری یەکترین. بۆیە دوو دڵمە بۆ بە جوانی گوێ لە قسەکانم بگرە، ئینشاءڵڵا ئەتوانم کاریگەریەکی گەورە لەسەر ژیان و قۆناغی پۆلی 12 دروست بکەم. ڕاستیەکی حاشا هەڵنەگر هەیە کە هەر یەکێک لە ئێمە خاوەنی ڕێژەی زیرەکی و توانای تایبەت بە خۆمانی، واتە هەر یەکێک لە ئێمە ئایکیوی تایبەت بە خۆمان هەیە. بەڵام بەداخەوە لە کۆمەڵگەی خۆمانە وا ناسراوە و وا فێرکراوین کە هەمومان هەمان ڕێژەی زیرەکیمانەیە و هیچ جیاوازیەکمان نییە. ئەو کەسێک کە 4 سەعات سەعی ئەکات لە ڕۆژێکەوە 98 هێنێت، ڕەنگە ئایکیوەکەی زۆر بەرز نەبێ، بەڵام زانیوێتی کە چۆن ئەخوێنێت و چۆن ئەو ئایکیوە ئەو ڕێژە زیرەکی و توانایی هەیەی بەکارهێنێ. و ئەو کەسێک کە 12 سەعات سەعی کردووە ڕەنگە ئایکیوەکەی لەوەی تر بەرزتر بێ، بەڵام نەیزانیوە چۆن مامەڵە لەگەڵ بارودۆخەکەی بکە و ئەو توانە زیرەکی و ڕێژە لێهاتوویانی کە هەیەی بەکاری بهێنێ، بۆیە نەیتوانیوە دەرەجێ بەرز بهێنێ. کەواتە من ئەم چەند خولەکەی کە لە سەرەتای ڤیدیۆکەوە باسم کرد بۆتان تاکە ئامانج و مەبەستم ئەوە بوو پێتان بڵێم و ئاشناتان بکەم کە زیرەکی بەتەنها شەرت نییە، بەڵکو مامەڵەکردن بەو زیرەکی و لێهاتوو توانایانەوە شەرتە. سەعیکردن لە پۆلی 12 شەرت نییە بەتەنها، ئەبێ بزانیت چۆن سەعیەکەی و چۆن مامەڵە لەگەڵ دەروون تا ئەەکەی لەگەڵ بارودۆخ و ژینگەی دەوروبەر تا ئەەکەی. بۆیە ئەگەر ئەتەوێت بە شێوەیەکی لێهاتوویانە و زیرەکانە مامەڵە لەگەڵ بارودۆخ و ژیان و هەموو شتێکی پۆلی 12 بکەی نەک تەنها خوێندن، لەم ڤیدیۆیە ئینشاڵڵا ئاشنایەکەم پێتان و بەیەکەوە تاوەتۆیانەکەین. با جارێ باسی قۆناغەکانی پۆلی 12 بکەین. ئەم پۆلی 12ی کە بووە بە دێوەزمە لە لامان و ئەوەنە گەورە کراوە، با بزانین خۆی چییە جارێ. پۆلی 12 بە شێوەی گشتی لە 5 قۆناغ تێپەڕ ناکە. قۆناغی یەکەم پشووی هاوینە، قۆناغی دووەم کاتی دەوامە، قۆناغی سێم تاقیکردنەوەکانی کۆتایی وەرزەوە تا نیوەی ساڵ و سەری ساڵ، قۆناغی چوارەم چل ڕۆژەکەیە، قۆناغی پێنجەمیش تاقیکردنەوەی وزاری خۆیەتی کە کاتی دوورینەوەی هەوڵ و ماندووبوونەکانتە. پشووی هاوین قۆناغێکە کە وەکو بەیسیکە، وەکو بنچینەیەک وایە بە تۆ ئەتوانی خۆتی تیا بتەو بکەی. قۆناغی بەهێزکردنی خۆتە، بنیادنانی خۆتە، نەک ئەوەی کە تۆ لە هاوینەکە تا هەر 7 دەرسەکە دەوری بۆ بکەیتەوە و خۆت بشڵەژێنی و خۆت سەغڵەت کەیت و خۆت مەشغوڵ بکەی. هەرچەنە تەقریبەن هاوین ئێستا تەواو بووە بە قوتابیانی ئەمساڵ، بەڵام ئەم ڤیدیۆیە چکە ئەمێنێتەوە حەزەکەم شتێکی لەسەر باسکەم بە خێرایی بۆی قوتابیانی ساڵی داهاتوو بتوان سوودی لێ ببینن. قۆناغی کاتی هاوین وەکوتم بنچینەیە و کاتی بەهێزکردنی خۆتە. مەسەلەن ئەتوانین چەند شتێک بخوێنین لە هاوینە، ئەتوانین ساوندی ئینگلیزی بخوێنی، ئەتوانین ئیپسۆدی ئینگلیزی بخوێنی، ئەتوانین ئەدەبی کوردی بخوێنی، ئەتوانین ئەو بابەتانە بخوێنی کە تێگەیشتنیان پێویست نییە، تەنها دووبارەکردنەوە و ماندووبوون و هەوڵدان و سەعیکردنیان پێویستە. ئەتوانین ئەم بابەتانە خۆت بەهێزکەی، نەک بچی بۆ هەر 7 دەرسەکە دەورە بکەیتەوە و زۆر خۆت مەشغوڵ بکەی، هیچ کاتێ بۆ چێژ وەرگرتن نەیەڵیتەوە.
ناکرێتەوە لە سەرتاوە ئاوا خۆتی لاکەیت دوای ساڵێکی دوور و درێژ لە بەردەمە و هەر بە زووی تووشی ساردبوونەوە ئەبی. قۆناغی کاتی دوام کۆڵەکەی پۆلی 12 و درێژترین ماوەی پۆلی 12 کە تۆ زۆربەی سەعیکردن و هەوڵدان و ماندووبوون و ڕووخان و هیلاکبوون و ئەم شتانت لەم کاتە و لەم قۆناغەیە دێتەڕێت و بەسەری ئەبەی. بۆیە ئەبێ زۆر بە جوانبی قۆچیتەوە تۆزێکی تر باسەکەین کە ئەبێت چی بکەیت. قۆناغی سێم کە تاقیکردنەوەکانی کۆتایی وەرزە کلیلی چوونەژوورەوەی ئیمتیحانی وزاریە. یعنی تۆ لە ڕێگەیەم تاقیکردنەوەوانەوە کە دەرئەچیتیانە ئەتوانیت کلیلی چوونەژوورەوەی ئیمتیحانی وزاری بەدەستبێنی بۆی داخڵی تاقیکردنەوەکان بی. قۆناغی چل ڕۆژەکە قۆناغی خۆ ئامادەکردنە بۆ کۆتا قۆناغ و بردنەوەی یاریەکە. وە قۆناغی پێنجەم کە گرنگترین قۆناغە قۆناغی ئیمتیحانی وزاریە. تاوان بتێوە نەتەوێت وەزارەتی پەروەردە ماڵەوە هەموو کەسێک حیسابی ئەو هەوڵەماندووبوونە ناکە کە تۆ ئەیدەیت، حیسابی ئەو دەرەجەیە ئەکات کە لە کۆتاییە بۆ دێتەوە. واتە تۆ هەرچی هەوڵەماندووبوونتەیە ئەبێ بیخەیتە سەر ئەو وەرەقی ئیمتیحانی کە لەبەردەستایە و ئەو وەڵامە ڕاستانەی کە لە سۆمایەکە هەڵەبژێریت. بەپێی ئەمە زیرەکی و توانایتەوە لە پۆلی 12 دیاریەکرێت و لە هەرێمی کوردستانە دیاریەکرێت. بەداخەوم کە ئاوهایە، بەڵام کە ئاوهایە و چارەسەر و توانای گۆڕینیمان نییە، ناچارین کە مامەڵە لەگەڵ وەزعەکە و بارودۆخەکەیە بکەین. و هەرێکێک لەم قۆناغانەی پۆلی 12 وەکو پۆلی دووەمینەوان ئەگەر دانێکیان بکەوێت ئەوانی تریشیان هەمووی بەدوایە ئەکەون. بۆیە ئەبێت هەمویان بای خۆی و بە سنوور و بەشی خۆی گرنگیان پێ بدرێت و مامەڵیان لەگەڵا بکرێت و هەوڵ و مادووبوونی خۆتی بۆ بخەیتە گەڕ. یەکەم بابەتی بنچینەی کە کاری لەسەرەکەین ڕێکخستنی کۆمەڵێک خاڵە. یەکەم خاڵ بریتە لە ڕێکخستنی ئامانجەکانت. ئەبێ ئامانجەکان ڕێک بخەیت. من دوو نمونە بۆ ئێوە هێنمەوە. یەکەم کاری بێ ئامانجە، واتە تۆ ئەڕۆی هەر ئەڕۆی بەڵام نازانی بۆ کوێ ئەڕۆی، دوجار سەر لە هیچەوە دەرەکەی و تەناکات و ژیانی خۆت بە فێڕۆدەی. و ئامانجی بێکار واتە تۆ ئامانج و هەیە ئەزانی کە چیت ئەوێ و ئەتەوێ بۆ کێ بڕۆی بەڵام کاری بۆ ناکەی. ئامانجی بێکار کۆتاییەکی بە لە ناوچوونی ئامانجەکەت دێت و بە بێئومێدبوون و ڕووخان و شکستی خۆت لە ژیانەدا کۆتایی پێدێت. بۆیە یەکەم پرسیاری بنچینەیی کە ئەبێ لە خۆتی بکەیت بۆ بخوێنم. تەنانەت ئەگەر ماوەی ڕۆژێک، دوو ڕۆژ، هەفتەیەک، دوو هەفتە، مانگێکیشت پێ بچێت، ئەبێ ئەم پرسیارە بە گرنگ بزانیت و هەوڵی وەڵامدانەوەی بدەیت. بۆ بخوێنم ئامانجی من چییە لەم خوێندنە؟ خوێندن چی بۆ من بەدەست ئەهێنێ؟ من کە 12 ساڵە لە قوتابخانەم بە ڕۆژ بە شەو بە ماندووبوون بە گەرما بە سەرما دێم و ئەچم لە پێناو چییە ئەمەم کردووە؟ یا ئەم ساڵ کە ساڵی یەکلاییکەرەوەیە و ئەم نێرێتە کۆلێژێکی دیاریکرا و ئەبێ چی بکەم بۆی و بۆ بیکەم؟ بۆ نەڕۆم کارێکی تر بکەم بۆ بخوێنم. من ئامانجی خۆمەزانم، ئەزانم بۆچی ئەم ڤیدیۆیە بۆ تۆ تۆمارەکەم، ئەزانم کە بۆچی چەناڵی یوتیوبم داناوە، ئەزانم بۆچی ئەم ئیشانە ئەەکەم. بۆیە کە ئامانجی خۆمەزانم کەس ناتوانێت بە ئاسانی ساردم کاتەوە، کەس ناتوانێت لەسەر ڕێگاکەم لام بدا. بەڵام کەسێک کە ئامانجی نیە ئەسڵ نازانێت لەسەر چی ڕێگایەکە. بۆیە هەر کەسێک دێ بە ئارەزوی خۆی ئەتوانێت ڕێگاکانی پێ بگۆڕێ و ئەتوانێت کاریگەری بکاتە سەری. کە کەسێک لەولاوە کۆمنتێ بۆ من ئەنووسێ ئەڵێ هەندەسی کردەوە بە پۆز لێدان، ئەم قسەیە کار لە من ناکە. ئەڵێت بۆ سەرنجڕاکێشانی خەڵکیە بۆ ئەوی دواتر نەخۆش بۆ خۆی پێیاکە، ئەمە کار لە من ناکە. چکە من ئامانجی خۆمەزانم، ئەزانم ڕێگە ڕاستەکەی من چییە، ئەزانم بۆچی ئەم ڕێگەیەم گرتووە. بۆیە تۆش ئەگەر دەتەوێت قسەی خەڵک کارت تێنەکا و تەئسیری لەسەرکەم بێتەوە و لەسەر ڕێگە ڕاستەکەی خۆت لا نەدەی، ئاوا پێویستە وەڵامی من پرسیارە بدەیتەوە بۆ بخوێنم. دوای ئەوەی کە ئامانجەکە و دانا، دەی ئەم ئامانجە دابەشەکەی بۆ ئامانجی بچووکتر. تۆ ئێستا کە بڵێ ئەمەوێنەوە هەشت بێنم لە پۆلی 12 شتێکی زۆر قڕزێتە بەرچاوت، شتێکی زۆر گەورەی هەر لە خۆیەوە. ئەی هاوار من چۆن لە 350 پرسیاری وزاری تەنها 5 هەڵە بکەم؟ بەڵام کە هاتیت ئەم ئامانجە گەورەی و دابەش کرد بۆ شتی بچووکتر، دابەشە کرد بۆ هەنگاوی بچووکتر، ئەو کاتە وردە وردە هەڵی بەدەستخستنی ئەدەی بۆ شتەکە لە بەرچاو ئاسانە بێ. نمونەی قادرمە هێنمە پێشچاوت. تۆ کە بتەوێت قادرمەیەک ببڕیت و بشتە سەرەوە، ئەتوانی لە یەکەم پلەوەی ڕاستەخۆ بشتە 15 پلە؟ بە دڵنیایەوە ناتوانی. و ئەمەش هەروایە. ئەگەر هاتی ئامانجەکانت دابەش کرد، ئامانجی 98 دابەش کرد بۆ 248 یاخود بۆ 247 یا بۆ 249،
دواتر دابەشەکرد بۆ شتی بچووکتر، دابەشەکرد بۆ 20 وەرزی یەکەم، دواتر تاقیکردنەوەی 60 وەرزی یەکەم. ئەها وردە وردە سەر ئەکەوی، نەک یەکسەر باز بدەیت کە بازەدا ئەکەوی بەتەکید، چکە تۆ سوپەرمان نەیت لە پلەیەکەوە بگەی بە پلەی 15، ئەبێ وردە وردە هەنگاو بە هەنگاو هەوڵی سەرکەوتن بدەیت بۆ ئەوەی نەکەویت. وە لە کاتی سەرکەوتنیشت بەم پلەکانەیەیە نابێت سەیری دوا بکەیت، ئەگینا هەم دوا ئەکەوی لە سەرکەوتن بە پلەکانەکەیە و هەم باگەرێکی زۆری شەوە پاتەڵەکەیەوە ئەکەویت. بۆیە یەکەم خاڵی بنشینەی کە من زۆر بەرەنگە بەلامەوە و تۆشە بە گرنگی پێ بدەیت ڕێخستنی ئامانجەکانتە. دووەم خاڵ لە یەکەم بابەتی بنچینەیە کە ڕێخستن بوو، بریتیە لە ڕێخستنی سەرچاوەکانت. سەرچاوە هەر شتێکە کە ئەکرێت تۆ وەکو قودوەی خۆت وەکو پێشەنگی خۆت سەیری بکەی بۆ ئەوەی سوودی لێوەرگری. ئیترەم سەرچاوەیە مەلزەمەیە، مامۆستایە، قوتابیێکی سەرکەوتووە لە پۆلی 12 یاخود ڤیدیۆیە یان هەر شتێکی ترە. چۆن سەرچاوەی گونجاو هەڵبژێرین، چۆن کەسێک وەکو پێشەنگی خۆمان ببینین، یان چۆن مەلزەمەیەک وەکو سەرچاوە بەکاربێنین بۆ ئەوەی ماوەی ساڵێک لەسەری سەعی بکەین لە گرنگترین قۆناغی قوتابخانە کە قۆناغی پۆلی 12ە. سێ خاڵی بنچینەی هەیە بۆ هەڵبژاردننی سەرچاوە. هەر سەرچاوێک ئەم سێ خاڵی تیا جێبەجێ بوو ئەوە سەرچاوێکی گونجاوە بۆ تۆ. یەکەم پێش خۆت، کەسانی پێش خۆت چۆن سوودیان لەو سەرچاوەی بینیوە یان سوودیان لە کێ بینیوە. دی پرسیار لە من ئەەکەی یاخود پرسیار لە کەسێکی تری سەرکەوتووەقی لە پۆلی 12 یا مامۆستایەک دکتۆرێک کەسێکی شارەزا، تۆ چۆن یان سوودت لە کێ بینی کاتی خۆی. ئەمە یەکەم خاڵە. تاوان عادەتەن ئەو کەسانی کە سەرکەوتوو بوونا سەرچاوی گونجاویان هەڵبژاردووە، ها ئەڵێ پرسیاری ڕاستکە ئەگەی بە شوێنی ڕاست، ئەمەش ڕێگاو هەیە. بۆیە زۆر پشت بەو کەسانە بەسە کە سەرکەوتوو بوونە لە هەڵبژاردننی سەرچاوەیە. بەڵام ئەمە بەتەنها بەس نییە. خاڵی دووەم تێگەشتنی خۆت یان مرتاحبوونی خۆت. مەسەلەن کەسێکەیە من ئەڵێم ئەگەر ڕێنمایی لێوەربگریت ئەتگەێنێ بە بەرزترین نمرە، واتە ڕێنمایی بەرزترین نمرە ئەیاتێ، بەڵام تۆ لەگەڵ ئەو کەسەیە مرتاح نیت، مەسەلەن تەبیعەتی و بەدڵ نییە یان ئاینەکەی و بەدڵ نییە یان کەسایەتی و بەدڵ نییە، بۆیە ئەو کاتە سوود بە تۆ ناگەینێت، تۆ ناتوانانی بە مرتاحی قسەی لەگەڵاکەی و ئەوەی کە ئەو هەیەی بە جوانی لێوەربگری. یان مەسەلەن مەلزەمەیەکی زۆر باش هەیە، من ئەڵێم 100 نمرەی تایە، بەڵام ئەم مەلزەمەیە کە تۆ سەیری ئەەکەی لێی تێ ناگەی. ئەی باشە مەلزەمەیەکی 100 نمرەی بخوێنی کە لێی تێ ناگەی یا مەلزەمەیەکی 80 نمرەی بخوێنی کە لێی تێگەی، بەڕای خۆت کامیان باشترە؟ تەبعاً دووەم باشترە. تۆ مەلزەمەیەک چی لێ بکەی 100 دەرەجەی تیا بێ بەڵام لێی تێ نەگەی، ئەو کاتە بای 60 دەرەجەشی تیا ناهێنی. بەڵام کە 80 نمرەیەک تێگەشتنت بۆی هەبوو توانی و لێی تێبگەی، ئەو کاتە بای 80ی تیاهێنی یالانی کەم 78 تیاهێنی. بۆیە خاڵی دووەم تێگەشتنی خۆت و گرنگترین خاڵە. خاڵی سێم بریتیە لە دیزاین. دیزاینی ئەم مەلزەمەیە چۆنە؟ طبعاً بەپێی توێژینەوە باسی ئەەکەین تۆزێکی تر کە وێنە یاخود مەلزەمەی ڕەنگاوڕەنگ کاریگەری زیاترە لەسەر مێشکواتە تۆ زیاتر تێ ئەگەی هەست و زیاتر بۆی ئەجوڵێ. بۆیە خاڵی دیزاین هەرگیز فەرامۆش مەکە بە تایبەت هەڵبژاردننی مەلزەمەیە. ئەمە بریتی بوو لە هەڵبژاردننی سەرچاوەکان، چۆن سەرچاوە هەڵبژێرین. یەک تێبینی لەسەر بابەتی سەرچاوە ئەویش ئەوەیە دوورکەونەوە لە فرە سەرچاوی. با لە هەر دەرسێک یەک مەلزەمەت هەبێت، یەک مامۆستا هەبێت لە یوتیوب سەیری بکەیت، یان بۆ هەموو پۆلی 12 یەک پێشەنگت هەبێت بۆی ڕێنمایی بکە. چونکە بمانوێ نەمانەوێت ڕێگای گەیشتنمان بە سەرکەوتن لە کەسێکەوە بە کەسێکی تر جیاوازە و هەر کەسێک بە شێوازی خۆی سەرکەوتووە. بۆیە تۆ تەنها فکرەیان لێوەرگرە نەوەکو دەقاوتەق شتەکانیان بەکاربێنیتەوە، تەنها شێوەکەیان لێوەرگرە چۆن کردویانە بۆی تۆش لە شێوازەکەی خۆتا لە سروشتەکەی خۆتا بەکاری بێنی و سەرکەوتووبی. بۆ مەزەمەش بە هەمان شێوەیە. تۆ دوو مەزەمەدە بێ لە بابەتی فیزیایە، لە مەزەمە یەکەم سعیەکەیت خۆ پێ ناگیری ئەڵێ با سەرێکی مەزەمەی دووەمیش بکەم بەشک و تێبینێکی تازەی تابێ با لە دەستم نەچێت. بەڵام ئەمە زۆر هەڵەیە کە تێبینێکی تازە بەرچاوەکەوێت لە مەزەمەی دووەمە ڕێکوە ئەزانی لە مەزەمەیەکەما هیچ چاوی نەکردووە، یەکسەر زەڵبی سفرێکی و دەرونیەنیش ئەڕۆخەیت. هەر وایە بتێو نەتەوێ گەر دوو مەزەمەت هەبێت ئەڵێ باشتم بەسەرا تێ نەپەڕێ، وازانی کارێکی باشەکەی ئەڵێ با سەیرێکی شتێکی تریش بکەم بەڵکو شتێکی زیادەی تیابێ، بەڵام ئەمە زۆر هەڵەیە. خۆ ڕەنگە ئەو تێبینیەیە ئەو بابەتە زیادەی کە لە مەزەمەی دووەم هەیە لە مەزەمەی یەکەمیشا هەبێ، بەڵام بە شێوازێکی جیاوازتر کە تۆ دیقەتی و نەیاوە. ڕێکەوەکو وتم هەموو رەودا ئەبەزێ هەم دەرونیان ئەڕوخەی هەموو ئەزانی ئەو سەعی لە مەزەمەیەکەما کردوتە هیچە
بە پێویستە سەعیەکە دووبارەکەیتەوە بۆیە هەتا توانین لە فرە سەرچاویە دوورکەوەرەوە بۆی دوورکەویتەوە یاخود دووربی لە دوودڵی و ڕاڕایی و من ئێستا لەسەر ڤیدیۆکە هەموو ئەو سەرچاوانەی کە سوودم لێیان بینیوە پیشانی ئەوەی بەڕێزی ئەیەم هەم لە مامۆستاکان هەم لە ڤیدیۆکان هەم لەو مەرزەمانەی کە بەکارم هێناون ئینشاءڵڵا بێتە مایە سوود بۆتان خاڵی سێیەم لە ڕێکخستنە بریتە لە ڕێکخستنی شوێنەکەت بۆ ڕێکخەیت تاوان مەرج نییە تۆ ژووری دیارێکراوی تایبەت بە خۆت لەوێ بۆ سایکردن و ئەمەش تەنیا بیانوو نییە ناکرێت تۆ بڵێ مادام من ژووری خۆم نییە ئیتر سعی ناکەم و دەرەجەی بەرزم پێ نایەت یەکەمەکە ئەمساڵی هەرێم لە بەشی وێژەی ژوورێکی زۆر ناخۆش و ژینگەیەکی نالەباری هەبوو بەڵام لەبەرەوەی ئیرادەی بەهێز بوو ئامانجی گەورەی هەبوو توانی بگابەوەی کە هەیەی و یەکەمی هەرێم بوو بۆیە شوێنەکەت هەرچەند بێت شوێنێکی بچووک بێ یا ژووری تایبەتی بێ یا مەتبەخ بێ یا دیوەخان بێ گرنگ ئەوەیە دیاریکراوە بێت تۆ ئەزانی کە لەم شوێنەیە پێویستە بخوێنی بۆی هەر کاتێ بەرچاوکە یەکسەر سعی بیرکەوێتەوە نەکە ڕۆژەوە لە شوێنێک بی نە قەڵەمت دیار بێ نە کتێبت دیار بێ نە مەرجەمەت دیار بێ بۆیە بێ شوێنەکەت دیاریکراوە بێ بۆی هەم زوو پێداویستەکانت دۆزیتەوە و هەم کە ڕۆشتیتە ئەو شوێنەوە بەرچاوکە و ڕاستەخۆ بزانین کە ئیتر کاتی خوێندنەوە بێ سەعیەکە بکەی خاڵی چوارەم بریتە لە ڕێکخستنی کات کە من ئێستا تۆزە بە وردی باسێکەم باسی چوار خاڵتان بۆ بکەم لە کاتە کاتی خوێندن کاتی خەوتن بەدەستێنانی کاتی زیادە لەگەڵ کاتی بیرکردنەوە تەمان چوار خاڵی زۆر سەیرێ لە پێشچاودان وەڵام ئێستا داناباسێکەم و ڕوونەبێتەوە لە پێشچاوت کاتی خوێندن طبعاً کێشەیەک یاخود هەڵەیەکی زۆر گەورەکەتە لە بەئیکا لە پۆلی 12 دانانی جەدۆلی کاتە هەر 24 ساعتێکی پڕەکاتەوە خۆی مشەوەش ئەکات ساعت 5 بەیانی هەستم تا ساعت 7 ساعتێکم دوای لە 7 بە 7 چارەک ڕێست و دوای لە 7 چارەک بۆشت خواردن و لە 8 بۆ 9 ئەوە و لە 9 بۆ 10 ئەو 10 بۆ 12 یعنی سێرێکی هەر 24 ساعتێکی پڕەکاتەوە یەکاکە خۆ من و تۆ ڕۆبۆت نین ناتوانین هەموو ڕۆژە 24 ساعت بەپێی هەمان تایم و هەمان کات و هەمان جەدۆڵ بڕۆینە ڕێوە بۆیە زۆر غەڵەتە و هەرگیز جەدۆلی کات دامەنێت هەر 24 ساعتەکە بڵێ من وا ئەکەم و وا ئەکەم چکە دڵنیا بەجێبەجێی ناگری تۆ هەستت هەیە تۆ بیری بۆ چوونت هەیە تۆ ژیانت هەیە من لە سەرتاش ئاماژەم پێدا کاکە پۆلی 12 بەس خوێندن نییە پۆلی 12 بریتە لە ژیانیش چەندەها شتی جیاوازی تایە بۆیە ناکرێت و هەر 24 ساعتەکە بەپێی پلان و بەرنامە بڕوات بەڵامە بێت کاتە پڕووزەکانی خۆت دیاریکەی ئەبێ بزانی کە لە چی کاتێکا توانای سعیکردن و زۆرە کەشەکە گونجاوە ماڵەوە هێمنە حەز و توانە و تاقی خۆت لە ئاستێکی بەرزایە پرسیارێکی باوکەتە لەبە زۆر ئەیکات لە من و لە خوێندکارانی کە پۆلی 12یان تەواو کردووە ئایا زوو لە خەوەستان مەرجە بۆ ئەوەی تەلەبە دەرەجەی بەرز بهێنێت بەدڵنیاییەوە نەخێر من برادەری خۆم هەبووە ساعات 12 نیوەڕۆ لە خەوەستاوە و لە منیش دەرەجەی بەرزتری هێنا و بە پێچەوانەشەوە من خۆم کەسێک بووم کە بەیانیان زوو لە خەوەستان و دەرەجەی بەرزیشم هێنا بۆیە ئەمە ناکرێت ببێتە پێوەەر بەپێی توێژینەوە سێلمێنراوە کە مێشک ئاستی چالاکی و وزەی مێشک لە بەیانیانە چالاکە و لە ئاستێکی بەرزلایە بەڵام هەنێک کەس تەبعی وایە یا بارەدۆخ بۆی ناگونجێت کە بەیانیان زوو هەستێ لە خەو ئیشێکە کات شەوانە درەنگ دێتەوە ئێ تۆ شەوانە لە سەعات 2 بخەویت نەک بەهۆی شتی بێماناوە بۆی ئیش و کارێکی پێویستەوە ناتوانیت تەعەن پێنج بەیانی هەستی وە زەروریش نییە وەکوتم گرنگەوێت تۆ کاتە پڕووزەکانی خۆت دیاریکەی و بزانی لە چ کاتێکا پێویستە سعی بکەی و کەش و هەواکە بۆ تۆ گونجاوە ئەمە کاتی خوێندن بوو اینجا کاتی خەوتن کێشەیەکی زۆر گەورە لە تەلەڤیپۆلی 12 زۆرخۆریە لەگەڵ زۆرخەوی ناتوانێت خۆ کۆنتڕۆڵ بکە یان خەوی لە ناکەوێت یا کە خۆت خەبەری نابێتەوە ئێستا من چەند هۆکارێکی زانستیتان پێڵێم کە بۆ ئاوهایە بۆ کە تۆ ساعات 12 خەوتی ساعات 12 نیوەڕۆ بە حسابی ساعاتێک دوای 5 یوارە خەبەرتە بێتەوە طبعاً کۆمەڵگی خۆمان وایە کورد هەروایە ئێمە واین کە خواردن زۆرە خۆین قەت بای پێویستی ناخۆین بای ئەوەنە ناخۆین کە بیکەین بە وزە هەتا ئێرە هێنین پڕپڕێکەین ڕێک مەعیدە هاواری لێ بەرزە بێتەوە کاکە فریام کەون مردم مرد بەسە کاکە خواردنی تێمەکە تەواو ئەو کاتە دەستە خواردن هەڵەگرین ئێمە ئەو کاتە هەستەکەین تێر بووینە ئیتر خواردن ناخۆین دەستە خواردن هەڵەگرین کە تۆ خواردن زۆر خوارد گەدە هیلاکە داوای خوێنی زۆرەکە
ئەو مخواردنەوە تێکردو پێویستەکە هەرز بکرێت خوێن لە دەماغ و لە بەشەکانی تری جەستەوە ئەگەڕێتەوە بۆ ستۆمەک ئەگەڕێتەوە بۆ گەدە بۆی فریای گەدە بکەوێت بۆ هەرزکردنیەوە خۆراکە ئێکە تۆ خوێن لە دەماغیشا کەم بۆوە جەستت خاوە بێتەوە و خەواڵوو ئەبی بۆیە ئەگەر دەتەوێت کاتی خەوتنت ڕێک بخەیت ئەبێ وازە زۆرخۆری بێنیت و کتێبێکی شەیە کە دکتۆر عەبدولواحید نووسیوێتی بە ناوی ڕێبەری خۆراکی تەندروست کە ئەتوانیت سوودی لێ ببینیت لەگەڵ ڕێبەری خۆراکی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەردووکیان دوو سەرچاوەی زۆر باشن بۆ کۆنتڕۆڵکردنی زۆرخۆری و سوودوەرگرتن لەو خواردنەکەی خۆین بە کۆنتڕۆڵکردنی خەو لە دوجارە خاڵێکی ترکەوە ئەکات خەوت ناڕێک بێ یاخود تێک بچێ بریتیە لە خواردنەوەی کافاینی زۆر چا قاوە نسکافە شیر تایگەر خواردنەوەی وزەبەخش هەر مادەیەکی تر یا خواردنەوەیکی تر کە کافاینی تایە کافاین مادەیەکی وریاکەرەوەیە کە ئەبێتەوەی سەرکەوتکردن و وەستاندنی دەردانی هۆرمۆنی میلاتۆنین کە هۆرمۆنی خەوە بەم شێوەیەش یا خەوت لێ ناکەوێ یا کە ئەخەوی تێرخەو نابی وەسوود لە خەوەکە نابینی خاڵی سێم بریتیە لە بەکارهێنانی مۆبایل لە شوێنێکی تاریکە بەپێی توێژینەوە سێلمێنراوە ئەو ڕووناکێشینەی مۆبایل کە لە تاریکیە بەرچاو دەکەوێت ئەبێتەوەی سەرکەوتکردنی هۆرمۆنی میلاتۆنین کە وەکو ئێستا باسم کرد میلاتۆنین هۆرمۆنی خەو و ڕێخستنی خەو و سوودبینینە لە خەو بۆیە ئەگەر دەتەوێت خەو ڕێکەیتەوە ئەبێ لانی کەم نیو سەعات پێش خەوتن واز لە مۆبایلەکەت بێنیت و دووری خەیتەوە لە خۆت و بەکاری نهێنی خاڵێکی تر لە بابەتی کاتە کاتی بیرکردنەوەیە کە ئەمەش دیسان کێشەیەکی زۆر گەورە بۆ تەلەبە دروستەکە بە تایبەت لە پۆلی 12 تەلەبە خۆی لەو کاتانەیە تااقەتی سعی نییە خواخوای شتێکی دی بەس بۆ ئەوی لە سەعیەکەی دابڕێنێ یا طبعا مێشکیش خەیاڵی خۆشخۆشی بۆ نێرێت خەیاڵی گەشتی بۆ نێرێ خەیاڵی سەیرانی بۆ نێرێت چوونە دەرەوە کەپڵایەتی کورا شتی زۆر لەوە خۆشتر تەنانەت جاری وایە تەلەبە هەبووە پێی وتم گەشتۆتە مناڵبوونیش کەسەکە بە خەیاڵ گەشتێتەوە کە مناڵی بووە یعنی بەدەست خۆی نییە نایەوێت سعیکە ئەوە بیانم دۆزێتەوە بۆی لە سایەکە دوورکەوێتەوە لەو بارودۆخە لەو ژیانە لەو کەشەوەیە دوورکەوێتەوە کە تایەتی بەڵام ئەمە زۆر هەڵەیە کە تۆ ئەو حەقیقەتەی کە تایە قبوڵی نەکەی ئەگەر دەتەوێت ئەم بارودۆخەی کە تایەی بە سەرکەوتووی تێپەڕینی ئەبێ بە حەقیقەتەکانیەوە بە تاڵی و بە شیرینەکانیەوە قبوڵی بکەیت بۆیە چەند خاڵێکتان پێ ئەڵێم بۆ ئەوەی کاتی بیرکردنەوەتان کۆنتڕۆڵ بکەن زۆر بیرکردنەوەتان کەم بکەنەوە نەجاتان بێت لەم بیرکردنەوەیە یەکەم خاڵ نووسینی ئەو شتێک کە لە خەیاڵتایە سەیرانە چوونە دەرەوەیە هەر شتێکە خێرابی خەسە وەرەقەیەک بەمەش لە مێشتا نامێنێ ئەمە یاسایەکی فیزیاییمان هەیە ئەڵێ وزە دروست نابێ وەرە ناویش ناچێ بەڵام لە شێوەیەکەوە ئەگۆڕێ بۆ شێوەیەکی تر بۆیە خاڵێکی زۆر جەوهەری و کردداری بۆ کەمکردنەوەی بیرکردنەوەکانت نووسینی ئەو خاڵەیە ئەو بیرکردنەوەیە لەسەر پارچە وەرەقەیەک خۆ ئەگەر زانیت بەم شێوێش هەر نەڕۆشت هەوڵدا ئەو شتێک کە لە خەیاڵتایە ئەنجامی بدە تۆ ئەو شتێک کە لە خەیاڵتایە ئەنجامی بدەیت و سەعاتێکت لێ بڕوات لەوە باشترە 2-3 سەعات بەبێ سوود بەسەر مەجەمەکە دانیشیت بیکەم نەیکەم کاتم ئەڕوا کاتم ناڕوا ئەم سەعیەکە ناکەی و هەموو زەگەی خۆتە کوژی و ئەم کاتەکەشت ئەڕوا بۆیە ئەگەر توانیت ئەو کارە لەو کاتەیە ئەنجام دەی بڕۆ ئەنجامی بدە با یەکسەری نەجات و بێلی بەڵام ئەگەر نەوتوانی ئەو کاتە چارت نییە و ئەبێ ئیرادە و ویستی خۆت زاڵکەی بەسەریا بۆ ئەوەی ڕزگارت بێ لەو بیرکردنەوەیە کۆتا خەڵ لە ڕێخستنی کاتە بریتیە لە بەدەستهێنانی کاتی زیادە لەوانە زۆر سەر بێ بەلاتەوە بڵێ باشە چۆن کاتی زیادە بەدەست بێنم پاشەمە تەواوە قابل لە بڵێ 24 ساعات دەکەم بە 25 ساعات تەوان شتی وا ڕوو نادا بەڵام ئێستا فێر دەکەم کە چۆن ئەو کاتە بەرهەمدار بکەیت چۆن شتی زیادە کاتی زیادەی لێوە بەدەست بخەیت ئەم ڕێگایە زیاتر بۆ کاتی پێداچوونەوە بەکاردێ کاتی پێداچوونەوەی وزاری یا پێداچوونەوە بۆ ئیمتیحانەکانت مەسەلەن تۆ 10 ڕۆژ داناوە بۆ ئەوی زین دەزانیت دووبارە بکەیتەوە واتە بۆ هەر بەندێک ڕۆژێک بەڵام لە ڕۆژی حوتەمەوە دەیت زیاتر سەعیەکەی زیاتر خۆت ماندووەکەی بەشی ڕۆژی هەشتەم و نوێم و دەیەمیشە خوێنیت واتە لە ڕۆژی حوتەمەوە بەندی حوت وەشتە خوێنیت لە ڕۆژی هەشتەمەوە بەندی نوێم و دەیەمە خوێنیت دوو ڕۆژی زیادە بۆ ئەمێنێتەوە واتە لەو دوو ڕۆژی کۆتاییە لە ڕۆژی حوتەم و هەشتەمە زیاتر خۆت هیلاکەکەی سعی زیاترەکەی بۆ ئەوەی دوو ڕۆژی بەتاڵت لە کۆتاییەوە بۆ بێنێتەوە ئیتر ئەو دوو ڕۆژە لە دەرسێکی ترا بەکارهێنی لە چێژبەخشین و چێژوەرگرتن بەکارهێنی
یان لە بابەتێکی تری ژیانی خۆتا بەکارهێنی چوونە دەرەوەیەکە فێربوونی زمانە هەر شتێکە کە خۆ ئارەزوویەکەی ئەمە ڕێگایەکی زۆر کردداری بەسوودا کە خۆم زۆر سوودم لێ بینیوە هەموو جارێک چەند ڕۆژمدا بنایە بۆ هەر دەرسێک لە ڕۆژی کۆتایە سعی زۆرترمە کرد لە ڕۆژی پێشکۆتاییە سعی زۆرترمە کرد بۆ ئەوەی ڕۆژی کۆتاییم بەتاڵ بێت و شتێکی تیا بکەم کە خۆم حەزم لێەوە ئارەزوویەکەم وتەیەکی جوانەیە ئەڵێ بۆی هەر شتێ بەدەست بێنی ئەبێ شتێکی تری بە بکەیتە قوربانی بۆیە دوای ئەوەی ئێمە چەند شتێکمان ڕێخست ئەبێ واز نەشتیش بێنین یەکەم شت بریتێ لە سۆشیال میدیا تاوان سۆشیال میدیا هۆکاری سەرەکی شکستە بۆتە لەبەی پۆلی 12 بمانەوێت نەمانەوێت فەیسبوک و سناپچات و ئینستاگرام و ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە زۆر ناشرین بوونە بە دەگمەن شتی جوانەتی ئابینی تا بابەتێکی بەسوود و چێژبەخشی ئابینی دەیان بابەتی بێسوود و زیانبەخشی ئابینی بۆیە هەتاوەکو ئەتوانیت خۆت لە فەیسبوک و سۆشیال میدیاکانی تر بە دوور بگرە ئەوە مەکە بە بیان و مەڵێ من دۆری ئۆنلاینم هەیە مەڵێ پرسیار لە هاوڕێکەمەکەم پرسیار لە مامۆستاکەمەکەم ئەمانە بیانووی لاوازن تۆ ئەتوانی با ئەکاونتی خوشکەکەت بەهی براکەت بەهی باوکت بەهی دایکت کار بکەیت و هیچ پێویست ناکات ئەکاونتی تایبەتی بە خۆتت هەبێ بۆیە ئەگەر ئیشیشت بەوانە هەیە ئەتوانین وەکو وتم لە ڕێگەی کێ لە ئەکاونتی خێزانەکەتەوە کارەکەت جێبەجێ بکەیت و پێویست ناکات ئەکاونتی خۆتت هەبێ و ئەگەر هەر سوورش بی لەسەرەوەی کە ئەکاونتی خۆتت هەبێ هەرگیزا و هەرگیز تاوەکو 12 شەو لە خەت مەمێنەرەوە ئۆنلاین مەبە بۆەوەی تووشی کێشە نەبی لە دوای ئەوە ئیتر خۆشتان باشتر لەمە بەستم تێگەن پێویست ناغا زۆر لەسەری بۆسم ئەوەی کەمێنێتەوە ئەوەیە کە خۆتان نەخەڵەتێنن و حەقیقەتەکە ببینن و مامەڵەی لەگەڵا بکەن و مادام هەر سۆشیال میدیاکە بەکارهێنن بە مەبەست فۆڵۆی خەڵک بکەن هەر کەسێکت بینی یەکسەر ئەدەگی تێ مەگرە یەکسەر فۆڵۆیەکی پێوە مەنێ سەیری پرۆفایلی بکە بزانە کێیە بزانە کەسایەتی چییە چی پۆست دەکات خەریکی چییە لانی کە مادام تۆ هەر بەکارهێنی کاتەکەی خۆت ئەبەی زیانەکەی هەیە با تۆزە سوودیشی هەبێ فۆڵی مامۆستایەکی ئاینی بکە فۆڵی دکتۆر زانا دکتۆر بەختیار ئەم کەسایەتیانە بکە بۆ ئەوەی هەستی ئەرێنی پێ ببەخشن هەستی سەرکەوتن و پێ ببەخشن لەگەڵ زیانەکانە کە تۆ ئەیچەژیت و وەری ئەگری با کۆمەڵە سوودیش وەرگریت ئەمە خاڵی یەکەم بوو کە سۆشیال میدیا بوو خاڵی دووەم کێشەی خێزانە کۆمەڵگەی خۆمان بەعام لەپاڵ ئەوەی کە لایەنی ئەرێنی و لایەنی سوود بەخش بۆتە لە بەکە فەراهەم ناکەن سێرەکەی لە بەرامبەرە زیانیشی پێگەێنن باتە سەرڕای ئەوەی کە کەشوهایەکی گونجاو بۆتە لە بەکە لەبار نییە و نایسازێنن ئەبن هۆی بەربەستیش بووی و ئەم کێشانە بەردەوامن لە کۆمەڵگی خۆمانە و لە هەموو خێزانێکە هەیە و بەردەوامە و چارەسەرێکی بنەبڕی نییە و دوای ماوەیەک یعنی خۆی وردە کەمە بێتەوە بۆیە باشترین شتێک لە کاتی کێشەی خێزانیە لە کاتی دەمەقاڵی ماڵەوەیە شەڕێکە هەر شتێکە باشترین شتکەویکی ئەوەیە لەو شوێنە دوورکەویتەوە لە ماڵەوەی چۆرە دەرەوە بچۆ هەوایەکی پاکەمژە سەردانی هاوڕێکت بکە دەردەدڵێکی لەگەڵا بکە بۆ ئەوەی ئەو تووڕێی لەو کاتە هەتە بەسەر تازاڵ نەبێ و کارێک نەکەی کە دوای لێ پەشیمان بیتەوە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی هەر کەسێک لە ئێوە تووڕە بوو ئەگەر بە پێوە بوو با دانیشێ ئەگەر دانیش و با پاڵکەوێ بەش نمونەیەکی زۆر جوانە و زۆریش کرداریە و دەلالەتە لەسەر ئەوەی کە بۆ ئەوەی تووڕەبوونەکان ڕەنجاڵە من بەسەرمانە پێویستە لانی کەم یان پاڵکەوین یا شوێنەکەمان بگۆڕین بۆ ئەوەی بچینە هەوایەکی پاک و ژینگەیەکی گونجاوی لەبارەوە بۆ دڵنیاش بن و کێشانە بەردەوام نابن و دوای ماوەی خۆیان چارەسەر بن بێت وەکو تەلەڤیزیۆنی پۆلی 12 هیچ پێویست ناکات تداخل لەم کێشانە بکەیت شتێکی تر کە بێ وازی لێبینی بابەتی قین و قینکاریە ڕقلە دڵیە حەسوودیە من ژیانی خۆمم هەیە سەر بکەوم بۆ خۆمە و ئەچمە قەبری خۆمەوە ئەو بە پێی کردار و گفتاری خۆم حساب و کتابم لەگەڵاکرێ بۆ تۆش بە هەماشەوە ژیانی خۆتت هەیە بۆ خۆت سەرەکەوی یاکەوی بە پێی حساب و کتابی خۆت لە قەبرە مامەڵە لەگەڵاکرێ بۆ هیچ پێویست ناکات من بە سەرکەوتنی تۆ خۆم سەغڵەتکەم تۆ بە سەرکەوتنی من خۆ سەغڵەتکەی ئەسڵەن ئێمە ئەبێ هەمووان بەیەکەوە کار بکەین بۆ بەرە پێشبردننی کۆمەڵگا هەست بە بەرپرسیارەتی بکەین بەرامبەر یەکتری ئێستا چی مانایەکی تەیە کە من بڵێم مادام خۆم دەرەجەم هێناوە بۆ ڤیدیۆ بۆ تۆ بکەم بۆ سوود بە تۆ بگەێنم خۆ من هیچی شێگم بە تۆ نییە هیچی ژێکشم بە پۆلی 12 و بۆ خۆناغە نەماوە بەڵام ئەگەر من وابم کەسێکی تر وابێ دکتۆر زانا و دکتۆر بەختیار یانی بۆ تەمەنەوە
کە ئیتر ئەلحەمدوللیلا ئەوەی کە یانەوێ پێی گەشتوون هیچ پێویستیان بەوە نییە کە داهێشن ئامۆژگاری پۆلی 12 بکەن بەڵام لە هەمە کاتا ئیکەن چکە خۆیان بە پرپرسیار دەزانن بەرامبەر بە بارودۆخەکە منیش خۆم بە بەرپرسیار دەزانم تۆشە بێ خۆت بە بەرپرسیار بزانی بەرامبەر بۆ خۆناغی کە تیایی بە هەوڵ و مادووبوونی ئێمە کە ئەم ڤیدیۆ لەم گەرمایە تۆمارەکەین بەزایە نەدەی بە هەوڵ و مادووبوونی 12 ساڵەی خۆت و دایک و باوکشت بەزایە نەدەی بۆیە ئارێکێک لای خۆمانەوە بێ هەست بە بەرپرسیارەتی بکەین بۆ بەرەو پێشبردننی کۆمەلگا و بەرەو پێشبردننی ئاسی تاکەکەسی و کۆمەڵە بە شێوەیەکی گشتی منافەسەی برایانە بکە لەگەڵ هاوڕێکەتە لەگەڵ براکەتە لەگەڵ خوشکەکەتە هانی یەکتری بدەن منافەسە بکەن بەڵام یەکتری مەشکێنن منافەسەی برایانە جیایە بۆ بەرەو پێشبردننی یەکتری لەگەڵ منافەسەی حەسوودی ڕق کینە بڵێ بەس خۆم سەرکەوم هاوڕێکەم بکەوێ بڵێ خوایە هاوڕێکەم بیست بێنێ بەس خۆشم بیست بێنم قەینا هاوڕێکەممان نەز دەبێنێ با خۆم بیست بێنم بەس نەک هاوڕێکەم بکەوێت بەس خۆم بیست بێنم وەکو وتم تۆ بۆ خۆت ئەویش بۆ خۆی من هاوڕێکی خۆم هەیە کە لە پۆلی 12 هەر بەیەکەوە بووین ئێستاش هەر لە زانکۆ لە هەمان کۆلێژین بەس لە مەرحەلەیە لە پێش منەوەیە ئاوی سۆرانە ڕەنگە ئێستا ڤیدیۆکەش ببینێتەوە زۆر یانی منافەسی یەکتری بووین هەر ئەو کاتە و هەم ئێستاش بەڵام بەردەوام یارمەتی یەکتری دەدەین بەردەوام پێشنیار بۆ یەکتری دەکەین خۆ لە شتێکی بەسوود دەبێ یەکسەر یەکتری لە ئاگادارەکەینەوە ڕۆحیەتی برایانەمان تایە نەک بڵێم وەڵام من مادام خۆم کۆرسێکی بەسوودم دۆزیوەتەوە بۆ کەسی نانێرم قەت بەو شێوەیە بیر مەکەرەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی هیچ کەسێک لێوە ئیمانی تەواو نابێت تا ئەوەی بۆ خۆی پێخۆشە بۆ براکەشی پێخۆش نەبێت کۆتا خەڵ کە لە بابەتی وازەم شتانە بهێنە باسێکم بریتێ لەلایەنی سۆزداری یەکەم شت تەمەنی ئێمە تەمەنی هەڵچوونە تەمەنی پێگەشتنە تەمەنی گۆڕانکاری هۆرمۆنیە واتە هەرێکێک لە ئێمە بمانەوێ نەمانەوێ حەزەکەین سەرنجی بەرامبەرەکەمان ڕاکێشین کوڕ حەزەکە سەرنجی کچ ڕاکێشێ وە کچیش حەزەکە سەرنجی کوڕ ڕاکێشێ وە بمانەوێ نەمانەوێ حەزمان بەشتی جوانە خۆی گەورە هەروە دروستی کردوین شوێنێکی جوانە بینی مەرج نییە هەر بۆ ڕێگەزی بەرامبەر شوێنێکی جوان سیارێکی جوان عادەتەن شتە جوانەکان زیاتر ئەچنە دڵەوە ئەمانە ئاساین چونکە خۆی گەورە هەستێکە تیامانە دروستی کردووە ئەوە نائاساییە کە ئەم هەستانە ئەم گۆڕانکاریە هۆرمۆنیانە ببێتە هۆی کێشە بۆ و زەرەرت لێ بدات ئەو کاتە نائاساییە کە تۆ هەموو بیرکردنەوە و سەرنج و هەوڵ و وزەی خۆت لە کچێکا سەرفکەی یا لە کوڕێکا سەرفکەی کە ئەسڵەن هیچ زەمانەتێک نییە بۆ ئەوەی تۆ بگەی بە ئەو لەدا هاتووە ئەسڵەن کاتی تۆ کاتی ئێمە با هەر نەڵێم ئێوە چکە خۆش مەگرێتەوە کاتی ئێمە کاتی زەواج نییە تەمەنەکەمان جارێ گونجاو نییە ئەزمونمان گونجاو نییە دی لە کاتێکا کە ئێمە ناتوانین بە حەڵاڵ بە شتێک بگەین بۆ بە حرام دەستی پێ بکەین و هەوڵی بۆ بدەین کە ئەگەر پێی بگەین یا پێشی نەگەین مادام شتەکە حرامە بۆیە پێویست ناکا کە تۆ ناتوانانی بە ڕێگەی یاسایی بە ڕێگەی حەڵاڵ بگەی بە شتێک کاتی خۆتی بۆ بەفیڕۆ بدەیت و بێکردنەوەی خۆتی بۆ تەرخان بکەیت خاڵی دووەم دوور و درێژیش یانە پەلە چییە وەڵڵا بەیتە زانکۆ کچی جوانترە بینی کوڕی خۆسترە بینی یعنی دنیای خۆت مەبەسەرەوە بە یەک کەسەوە یەک شتی جوانت بینیوە ئیتر تەواوە ئەزای دنیا هەر ئەوەیە چکە وەکو وتم تەمەنێکی زۆر دوور و درێژ لە بەردەمە تۆ زانکۆ ئەبینی کەسی جیاوازە بینی خەڵکی تازە ئەناسی وە زۆر بەیجار لە سەیانەوەی جار ئەو ئەشکۆ غەرامەتەی پۆلی 12 فەشەل دەهێنێ چونکە تەنها پڕکردنەوەی غەریزەیەکە پڕکردنەوەی هەستێکە پڕکردنەوەی ئەو فەراغەیە کە تەلەبەر لە ڕووی دەرونی و هەستیەوە لە پۆلی 12 بۆی دروستە بێت ئیتر لەو زیاتر لەسەری ناوەستم ئەوەی ئیرادەی بە خۆت بێت لەگەڵم قسانەی منە بەسەر خۆیان زاڵە بێت ئەوش ئیرادەی بە خۆت نەبێت هەتا گوتی نەکەوێت و دەردێکی باش نەخوا بەدەستەوە فێر نابێت و لێ وازی لێ ناهێنێت یەک خاڵیتر لەسەر ئەو بابەتە ئەمە تایبەتە بە دایکان و باوکان یاخود کەسی بەرپرسیار لەو تەلەبەیی کە پۆلی 12ە ئەبێت زۆر لایانی دەرونی و هەستی و عەتفی خوێندکار ڕابگرن زۆر گرنگی پێ بدرێت نەک هەر ئەوەی پارە بخرێتە بەردەمی دەورەی بۆ بکرێتەوە مەزەمەی بۆ بکردرێت ئەوەندەی کە پێویستە ئاگایان لە دەرونیان بێ ئەوەندە پێویست نییە کە خواردنیان بۆ ئامادەکەن و مەزەمەیان بۆ بکڕن و مامۆسای تایبەتیان بۆ بگرن بۆیە چکانە دایکان و باوکان یاخود کەسی بەرپرسیار وایە هەر کەسێک ئەم ڤیدیۆیە ئەبینێ زۆر گرنگی بەلایانی دەرونی خوێندکار بدرێت و فەرامۆش نەکرێت بۆ ئەوەی مەناعەتیان ڕابگیرێت
و کێشایان بۆ دروست نەبێت. من تەلەبەم بینیوە کچ هەبووە نامەی ناردووە و تووتی بە زۆر ویستیانە بەشوم بدەن، یعنی دایک و باوکی بە زۆر ویستویانە، تەنانەت گەشتۆتە ئەوەی کە ئەو کچە ویستویەتی خۆی بکوژە. دوای زۆر هەوڵ و ماندووبوونێک، دوای ئەوەی کە ڕاژمان بە دکتۆری دەرونی کرد، یعنی زۆر لەگەڵ کیسیاهی لاگوم ئەنجا هەر چۆنە بێ قەناعەتمان پێ کرد و هەڵمان دا قسە لەگەڵ دایک و باوکیاکەین. ئەمە لە پای چی؟ تۆ ئەزانی مناڵەکەت لە گرنگترین قۆناغی قوتابخانەیەتی کە ئیتر ئەچێتە کۆلێژێک کە لەوانەیە هەتاوکو ژیانی تەواوەکات ئەو لە قەبەی پێوە بێ. بۆ کەسەر ئەوەی پاڵپشتیشی ناکەی بەربەسی بۆ دروستەکەی ئەو تەمەنە کەیهی ئەوەیە بخەیتە دڵی کوڕەکەتەوە بڵێ ژنت بۆ هێنم ئەو دەم بەشوو ئەو خۆی لە خواخوایەتی تەلەبە لە خواخوایەتی بە دوای بیانوێکە ئاگەڕێ تۆش ڕێگای بۆ خۆشەکەیت چاوەڕێ ئەوەشی لێمە بە دەرەجە بەرز بێنێت. ئەگەر دیقەتاندا بێت هەتا ئەو کەسە باسی خوێندنم نەکردووە، چکە ئاسڵا خوێندن شتێکی وەنە گرنگ نییە کە مەدانیشم 20-25 دەقیقە قسەی لەسەرکەم. ئێستا پێم وابێت زۆربەتان بۆتان ڕوون بۆوەکە ئەو تەلەبەی 12 ساعات سەعیەکرد دەرەجێ بۆ نەهێنا لەبەر ئەوەی ئەو تەلەبەیە ڕەنگە بەس گرنگی بە سەعیدا بێ هەر بەسەر مەزەمەوە بوو بێ لایانی دەرونی خۆی لە بەرچاو نەگرت بێ نەیزانی بە چۆن سەرچاوە هەڵەبژێرێت. هەرێکێک لە خاڵەدانی کە باسمان کرد هیچیان خوێندن نەبوون، بەڵام زۆر لە خوێنەوە گرنگتر بوون بۆ ئەوەی کە تۆ بناغێکی باش بە خۆ دروستکەیت و دەرەجەیەکی بەرز بێنی لە پۆلی 12. لێرە شۆ گەشتمە کۆتایی ڤیدیۆم جارە، هیوادارم سوودێکی بچووکیش بێت بە تۆ گەیاند بێت. زۆر پێ خۆشحاڵ بووم. ئەگەر سوودت لە ڤیدیۆکە بینی لایک و سەبسکرایبت بینەچێت و شێریکە بۆ هەر هاوڕێیەکت کە ئەزانی لە پۆلی 12. ئینشاڵڵا لە ڤیدیۆی داهاتوو لە باسی متمانە بەخۆبوون و خەڵەباوەکانی خوێندکار و چەند مۆزوعێکی تر ئەگەڕێمەوە خزمەتت. تا ڤیدیۆکی تر بەخوای گەورە دەسپێرم. هەر شاد و کامەران بیت.